ئەگەر تۆ هەندە عەبقەریبی جایزەشی لە گرامی گەورەتر لە بۆ تۆ دروست دەکەن. You want to listen to the funniest episode so far? It's this one, you know? Inshallah. So you guys are invited. We're coming. إستا حزدة كان فعلا بير بما يا ربي بخير بي. يا ربي خوش بي. سلامات بحياتهم زور سباس. كاك سيفان برادري خمانة بشخصي بفردي دمان ناسيتن أماش دي ناسي يعني واسطة مان هي لكن بتاكو بكو لرياضة ولا أنا اللي قريكن عملو عايش دوام زار كتير ما عنديت لكونسرت شكوي بو بو من يكم زاربو لبو كم زارو زور سباس زور خوش حالم پر بدل دەست خۆشی لێ دەکەم ئینشاڵڵا سەرکەوتو دەبی دەرونجا یەکەچ لەو کەسانی کە ڕەنگە زۆر ئاگامان لە یەک نەبی هەموو ڕۆژ بەڵام یەکەچ لەو کەسانی کە لە بۆ من فەخرەکە دەدناسم لە بۆ من شانازیە چونکە زام ئینسانێکی سەرکەوتووی و زۆر ڕسپێکتفڵی و ئەکیدم ئەگەر ئەوها نەبی خێزانێکی وها محتەرەم و ڕێکپێک بەدەست ناکەوی first thing first دەست پێ بکەین قسەی گەورە بکەین پۆدکاستەوە تر خۆمان دەربینین. Don't love your job your love. Allah. ئەومەوەی ئەوشتانە گەلێک زۆر بۆ چێ مۆزوع تێ ناگەم بە ئەویان کرد یعنی زۆر بە زیاد لە حد وەریان گرتە مۆزوعی پۆدکاست گەلێک زیاد لە حد ڕۆشتیەوە تایبەتی لە کەنەما ینی و خەڵکە قسەی لەسەر هەندێک مۆزوعی دەکا کە ڕەبتی بەویەوە نییە ینی یەک ئێگزامپڵت دەمێ کابرا ئیشی عەقارات دەکا خاین دەکرێت دەفرۆشی شەکە ئاسانە لۆ دەی باسی مەسەلەن کوردایەتی دەکەی ئەمە لە شاخی ئەوروسیەت و عەقاراتی هەیە پێویست ناکات دانیشی قسەی ئەستور لێ بۆم بکەی تەحفیزی من بکەی دوایەکە ینی ئەمە بە خۆمان هەرێمی کوردستان 6 ملیۆنە بەتەمای کوردەکانی تورکیا یان کوردەکانی ئێران تەماشاتکن وەڵا ئاگیان لێ ناشناسن ئەوها خۆت پێشان مەدات و باڵندەیەکی زۆر فڕیوی ئەوهانی احتیاجی ئیشەکە ئاسان بە و بەکۆ ترێکی سپێ لۆ بیە کۆترە سپێکە ئێستا وابزانم خەڵک حەزیان زیاتر خۆیان پیشاندا وەکو فەیلسوفی هەمووی بە جوان تێدەگەیت هەموو شتەکان دەزانی ئەوە هەیە دەرێ fake it till you make it مشکلەکە زانی چێ کەشف بووە و هەموو عالمیش نفسی شتی دەکا so I know you are faking it trying to making it you will never gonna make it because دەستەکە کەشف بووە ئێستامش بەخۆشم بوومەوە نەوعان ئاهان نیوەم کردە کوردی نیوەم کردە هەز دەکەم بەخۆشمم لێ هاتەوە ئەو مۆزوعەکە شخصەکە نە مۆزوعەکە ئەتمۆسفێرەکەیە جوەکە هایدێ بەڕاستی لە خۆتەوە دێ هەز دەکەم دەبێ فەیلسوف بزەیت چاو حەز لێ دوای دەتێ بم گرێنی هێلۆ attention موضوع attention حەزمان لێ بوو تاکید هەموو هەولێر و هەموو سلێمان و هەموو دۆک دەناسنەوە لە گەی زانێ سپاس لە خۆی بەس حەزمان لێ بوو مەسەلەن سیڤان لە وەکو شخصی خۆت مەسەن بەدەر لە مۆسیقا و بەدەر لە ساکسۆفۆن بەدەر لە فەنک چێە سیڤان عینم پرسیار و عینە چاوی دێتەوە پێش چاوم کەوانێ کە دیتم وڵای دەروم بەڕاستی قسەی بکەم ئەمن کابرایەکەم لێم کومە زۆر بەتەنێمە لە عینە وەختیش زۆر کۆمەڵایەتیمە لە هەمان کاتدا زۆر کۆمەڵایەتیم بەتەنێمە بازنەشی خۆمم هەیە ژیانم پێک هاتیە لە یەک هەتا مەسەلەن 100 بابرین پۆینتی کۆتایی 100 لە یەک هەتا 100 لەو خەتەی دەرناچم لەو هێڵەی دەرناچم من ینی ڕۆتینەکەم لە خۆم دروست کردیە زۆرش پێ مرتاحم خەڵکەکەی دەرێ ڕۆتین زۆر ناخۆ لەکنە من ڕۆتین یەکسانە دیسپلینیش زانە دوو نوع سەرکەوتن دروست دەکات سەرکەوتن هەیە یان سەرکەوتنەکەیە پۆینتێکی گەورەت دانەیە خاڵێکی گەورەت دانێ دەگەیە ئەویش لە کۆتاییدا بریاری خۆیە هەوڵدانە
ئەتو هەوڵت لەسەر منەوەی هەوڵدەم بگەمە ئەو خاڵە ئایا دەگەمیان ناگەمێ نازانم یانیش ئەوەتە دەگەی خاڵک و تەواو دەبی دەکوژەیەوە خاڵێکی بچووکە دەگەی ئەو شوێنی بەڵام تەواو لەو شوێنەت و ستۆپ دەکەی حەزم لەو ڕۆتینیە برادرم و ژیانم و ئیشم و لە ناو یەک بازنەی بچووکدایە بەڵام لەگەڵ ئەو بازنەی خۆم ئەو کەسانێک کە لەناو ئەو بازنم کابرایەکی زۆر کراوەم زۆر کۆمەڵایەتیم خەڵکی دەری لەوانەیە ڕنگ و ڕووم و دەموچاوم ببینی برێ و کابرا زۆر تووڕەیە ئەوە زۆر وانیم بەپێی توانە میزاجی مرۆڤ دەوردەبینی ئەو ژینگەی کە تێی دامە دەوردەبینی گەرما دەوردەبینی کاکە گەرمامە دەتوێت چەپڵێ دەما من ئەڵڵا خۆش یەخ ناتان گەرمایە UV فڕێ بەڕاستی دەبی من لە زروف و زەمانێکی دەژین دەبی ڕێزی میزاج یەکتر بگرین چکە ژیان گۆڕایە فەرقی هەیە وەکو جاری جاران نییە داواکاریەکانی ژیان زۆرتر بووە ئێستا و مادی بوون زیاترە ڕەنگە لە هەندێک بابەت ژیان کار ئاسایی تێدایە ینی با ڕازگۆ بین بۆ نمونە وەکو باسمان کە تۆزێک پێشستا بێکەوە ئەی لە زۆر بابەتی کار ئاسانی کردیە بەڵام لە زۆر بابەتیش مشکلی دروست کردی کێشەی دروست کردیە کەواتە تو ناکرێ حکم لەسەر کەسی بەرامبەرت بە یەکجار یان لەگەری دانیشتی نازانی چیە تو یەکسە برێ و کابرێ وایە ئیتر ئەمن لە بازنەی خۆم کەسێکی زۆ کراوەم ئەوەی بێتە ناو بازنەی من بەخۆی دەرناسی چکە زۆر مرتاح دەبی بخۆم ئاگام لێ سپاس مەمنونم ئیتر ئەوەی ژیانی من ئەوەیە من مۆزوعەکەش چێ زیاتر ئێستاکە مەسەن ئەوەی کە دەستە لۆن سەر شاشە یانیش بەناو لە ناوکان بەناوبانگ دەبیتن یان خزمەت بە کۆمەڵگەی دەگەین بە هەر نوعچی بیتن دائیمەن با بڵێن ئۆدیەنسەکە یانیش خەڵکەکە چاوەڕێ ئەوەی لێ دەکاتن کە پێرفێکت بیتن ئەو کەسە ئیلە دەبیت معدل مەسەن میزاجی باش معدل کوڵی فۆرگیف بکاتن هەموو وەختێک بەس قەت نارن کاکە هیچ بەشەرە میزاجی خراپ دەبیتن ڕۆژێک باشە ڕۆژێک خراپە مشکلی شخصی 1500 شتێک ئەکید پێویستیشە لە هەندێک مەسەرەن لە هەندێک حاڵەت تو خۆت بگری لە هەندێک ئەجوا خۆت بگری خۆت بپارێزی لە بە هەندێک جار پێت وەکو باز دەکەم ئەمن ئەوەندە ناسراوە کابراکی ئەوەندە ناسراو نیمە بە دەرەجەک هەموو گەلی کوردم بناسی بە پێی توانای خۆم ئەوەی کە پێم کرایە خەڵکێک دەمناسی سوپاس لۆ خۆی دیسانەوەش ینی فەزلی خۆیان لەسەر من ئەو خاوەنی ئەو بەهرەیە کە دایتیە من کە بتانم شتێکی بکەم خەڵکە پێی باش بی خەڵکەش پێی خراپە ئیتر ینی دپێنس ئەوەی کە هەیە دوورکەویەوە هەندێک جار باشترەوەی کە زۆر بەرچاوبی زۆر بەرچاوبی لەوانەیە لە باشی خۆت قسەک بکەی تەسەڕوفەک بکەی لەسەر بشتێتەوە ینی لەوانێت و مەقسەدت ئاوبی کەچی تووشی چای بووی هەندێک جار بێدەنگ بی حتا لە ئیشکردنیش وایە دەرەوەجە ها جارێک باسمان کرد ئەم لەگەرەوەی من ساڵی یەک مەسەلەن مۆسیقای دروستکەم یەک تڕاچی دروستکەم پێم پێرفێکت بی بەپێی توانە و بەپێی بۆچوونی من پێرفێکت بی باشتر لەوەی هەموو ڕۆژێ تراکەی بڵاوکەمەوە کە مەها بە پەلە خەڵکەکەی ئەوە پێ باشترە خەڵکەکەیە وەکو من ئەوەی پێ باشترێتتر لەسەر بۆچوون دەبینێتەوە بەتاکیت نەبتاکیت دامن دەرێتن لە هەموو شتێک باڵانس یعنی بێگومان مهمە زۆر بێگومان لە پێشتر زۆر لە مەسەن لە پۆدکاستەکان یانیش لە ئینتەرویۆکان زۆر باست کردە مەسەن لۆ ساکسۆفۆن هەڵبژاردیە لەبەرەوەی داکو بابەت بخوان ماشەڵە عازفی یەکەچیان فلود و بابیشم هەر فلوتە هەردووچیان فلود بەس بابم بە فلوت دەستی پێکرد دوایەکە کردێک پیانۆ وتر ینی ئەو زمانی شەهات بەرەو پێشچوون هەبوو تازە کیبۆرد هاتبوو لە پیانۆی بۆ کیبۆردوانە ئیشی زۆر لە بۆ هونەرمەندە کۆنەکان کردیە تەحسین تەها ناسر ڕەزازی زیادە عهد ماشەڵڵا لە بۆ هەمیان با بڵێن ئاسفی کردیەوە کۆنسرت و حەفەلات و شتیوای کردیە داچمە ئازە فلوت و داچم فلوتی بەجێ هێش لەبەرەوەی نەخۆش کەوت تووشی نەخۆشی ڕەبووی هەبوو فلوتیش
پێویستی بە هەناسەیە ڕاستە هەناسش باش دێ کاردیو وای مەبینە وای مەبینە فلوت ئامێرەی باری کە دەنجی ناسکە پێویستی بە هەوایەکی زۆر هەیە پێویستی بە نەفەس هەڵگرتنێکی زۆر هەیە هەم لە سیەکان هەم لە زگ هەردووچی ینی ڕاست فەقیری نەیتوانی بەڵام لەبەرەوەی دەستی ڕسم و دەستی کاری دەستی نوعی ماشاءالله نەبرێم دیتیتم بەس ئەوە نەبی برێم داکمە بەس گەلە زیرەکە ماشەڵڵا دیتیتم پێژەکەیم دیت تقریبا 2 ساعت پێشتە ماشەڵڵا ینی زۆر سپاس شەکانی زۆر حرفيا عائلة فنية ما شاء الله مەزایلتی داینی ختم کرا لە قەدەری بەس خوشکەکان من برام نییە خوشکەکانم حەزی فەنیان هەیە جێگەری زۆر باشن بەس ناتنە ناو فەن ینی ئەوش قراری خۆیان ئەمە هیچ علاقەمان پێدا نەبوو تەنانەت ئەمە زۆر محاولەمە لەگە خوشکە گسکەکەم کرد بە منداڵی ینی دوو گۆرانیشی گوت گۆرانی منداڵانی گوت یەک لە گۆرانەکانی هەر زۆر مەشهور بوو تەندە جوانی چەند قەنجی داڵی دنکا بێرنجی زۆر مەشهور بوو زۆر مەشهور بوو گۆرانیە بەس دوای بە خۆی حەزی لێ نەبوو هەرچیان خەریکی خوێندرینەیە یەکەیان ماستەری هەیە ماڵی خۆی هەیە و منداڵی هەیە و ئەوی تریش هێشتا دەخینیتن تەڵەبەیە هەردووچیان ماشەڵڵا ینی زۆر شانازیان دەکەم و دوو بێست فرەندی منە ناو دووە ئەولامی خۆش زۆر باشەوە وەڵایی نعمەتە ڕاستیان ئەکید نعمەتەکی گەورەیە زیاتر تێدەگات بخۆی شکەشی کەتر لە خۆی ئەمن ناڵم برام نییە بەس ئەوانە هەردوو ئەو دوو خوشکم هەم برامن هەم کەس من هەم برادر من ینی جێوشیان لۆ پڕ کردی مەلحەمدوللا کەسێکەکان تایبەتە هەندێک خاستان گسکەکە ڕاستە معادەریش بەشەر دەی ڕاست زۆر حەز لێ ئەوەی دیم بابڵێن هەرچیان لەم گسکەترن ئەوەی گسکەکە ئێستا بەشەردین بەس پێشتر لەگە ئەوەی ناوەندیەکەی زۆرمان لێکدایە زۆر ماشە ئەم زۆر عزیزدایە بینی خۆمەوەی ئێشتانە ڕوودا خۆشە شارە بەس ئەویش زۆر ئەوەی دەکردم استفزازی دەکردم دەزانێت نقطەکە دەویست لیدەم هەتا هاواکە بگرێ بێدا بە لیدەم زیرەکی زۆر زیرەکە خوا لێت نەستێنی سەلامەت زۆر سپاس انشاءالله هەر هەمیان لە بۆ دەمێنێت توش لە بۆ هەمیان دەمێنێت مەمنونم سەلامەت Basha, I cannot say my question in Kurdish, so sorry for that. It's fine, Yeah. totally. I wanted to know from you how music could help a musician with their mental health, directly to that direction. First thing first. Don't love your music. Music your love. Music your love. Well, to be honest with you, like I can say 90% of the artists, not only musicians, they're mentally not okay. Don't like that. Because we are thinking too much, overthinkers. Like we are thinking about things that normal people cannot even imagine or like focus on it. Wherever we go, we listen. That's why we are always like, no, we are listening actually. We are listening too much. So I mean, the real artists, not the musicians or actors that are just doing, looking at the things that it's a job. It's not only a job for most of the artists. Yeah, it's a lifestyle. Exactly, it's a lifestyle. So and also the type of the music that you are playing, it will affect your everything, your clothes, your food. Everything. If you're a rock player, so your hairstyle is different totally with someone plays jazz. And yeah, Sharif Tishman was a metal. Exactly, metal. Rappers is totally different lifestyle. Even talking, even thinking is. But at the end, they're all thinking too much and focusing too much about the sounds, not only the voices and sounds. Don't you think while playing any kind of tool, like for you, for the saxophone instrument, don't you think that when you play it, you release some kind of emotions? Does it
when you go I do. dive so deep there with the music? Ooh, let me give you an example. 3-4 days ago, I was so pissed. Mm-hmm. I had a phone call with someone. We got an argument. I was so pissed, and I was driving a car. So I was heading to the studio. I was on my way to the studio, and I was talking with myself and trying to find a melody with myself. So I found out a melody, and I went to studio, and I told the arranger, the sound engineer as well, Diyar. Hi to Diyar. Anyway, I told him just record. I put out those imaginations With the music. through my saxophone. Yeah. Okay, so yeah, it's how can I? It does. So it's a storytelling always when you for me. compose music. But there's something. Let me tell you this one. It's really important. Maybe when you listen to it, you will be happy. Okay, so that's why they tell us every time music is zmana, music is language, because it's like a Casper, you know. It's zmana you cannot understand, and you can understand at the same time. So maybe I feel very bad, very sad when I'm playing this music, but you feel very Chill. So it doesn't always translate the feeling. Yeah. Oh, you can play it. Exactly. Sometimes I play I'm very angry, and you are listening and makes you feel happy. It's opposite. What's the purpose of music, this though? So that's the sihr of the music. Wallah, that's the sihr of the music. Yeah. Leave singers. Just try to listen to this music you are listening to. What do you feel? And ask someone else to listen to the same music. What does he or she feels? Totally, he or she will tell you a different thing. So it always reflects what is exactly inside. And the timing, the atmosphere, the place, affects. It affects, right? True. Yeah. Rasta. Yeah. Like for example, me, my morning routine, I listen to jazz. No singers, only jazz. Yeah. Okay. French jazz is one of the best. Great. But let's say you are today you are listening to the piece of music calls A, and you are listening. Next morning, listen to it. You will feel it, but you have to listen to it. Not just play it around. Focus with it, not just working while you are listening. No, focus on it. So today your emotions will be different than tomorrow when you'll listen to the same music. Definitely will be different. Atmosphere, different vibe, different feelings that you will feel with it. Specifically, see most of the musicians, they are closing their eyes. True. Why? Because trying to imagine the things. I always see it like that. I also when sometimes, and it's all technique. Exactly, it's all technique. There's we can say it in Kurdish. Yeah. I mean, in Middle East, Kurdish, Turkish, Arabic, Persian music, they are trying to say it. Ruhiyat, ruh. Nothing calls ruh. It's imagination and technique. This technique makes you chill or makes you angry, makes you happy or makes you sad. So it depends on the person. Technique, exactly. Manipulation. That's why we are. So, I'm sorry. Wallah, we are trying our best to feed the community, but the community is not helping. Exactly. Regarding that, as you mentioned, community, how is the community awareness with the music? Only music without singers? Here? Yes, here. In the Middle East, let's say. Okay, Middle East is, if I say in Arab Gulf, now is going fine. Okay. And Turkey is 100%. Yeah. They respect musicians more than that. True.
singers. Yeah. In Persian, same. Okay. It's good. Armenia, Azerbaijan, those countries, they adore music and musicians. They pay a lot of money for the tickets of the concerts. We can see it from YouTube. Yes. I can see it. They have 1 million of views, which is for example, Azeri song doesn't have the same view. If we are back to here to KRI and Iraq. Iraq, no, nothing. No, nothing. If Arabic, I mean, Iraqi songs is there's no music actually, to be honest. No. Now, I mean, this generation. Sure. Kurdish, okay, so it's up and down like that, but yani fine. So it's also the time that played the role. The Kurdish of Turkey and Kurdish of Iran and Syria, they respect music much more than here, to be honest. So people Because here of need their some environment. awareness regarding musician and music. Yani you cannot, it's not easy to, like, it's very easy if I want to do a concert in New York, New Orleans, in Paris, in Japan, in Korea. It's very easy. You can do it, and there will be audience without knowing you, Yes. without knowing who are you. Just They don't care about advertise. who are you. They are there just to enjoy for themselves. But here, no. Can we blame wars on that? War. That these You other can communities. blame the geography, the history, the war, the community, the culture, the food, I don't know, everything. The musicians as well. Yeah. The musicians as well. Because you cannot find, unfortunately, it's very bad I'm saying that, but that's the truth. يعني True. الحقيقة لازم يقال يعني musicians, they are not يعني They're not taking it as a real not Art. not They're only making art. it just business. Actually, you have to make it art and business. You Yeah. have to. If you don't make it business, It's a shame. The Because art will not be maybe known. sometimes no one will know about it. you have to make it both. No, it's I'm trying to say our musicians, our artists, يعني حتى singers, they are not what they call it مثقف, روشنبير. Well, not very educated. Educated, they don't know much language. They don't know the world. They know what's going on. What's the different? Yeah, unfortunately. Yeah. So what I'm We don't have that kind of musicians too much. what I'm seeing is literally that we really don't have a big, let's say, a good school for arts and music in general here. Mostly it's just You normal. have to educate yourself. You don't 100%. Michael Jackson doesn't finish any school. Man. Of course, Michael Jackson. of course, but the He's majority. still number one. You have to have it. You have to feel it. You have to want it. I wanted to do, at least try, man. I know it's not easy and it's very hard. Try. Nothing to lose. يعني at least try. Yeah. Yeah, so, yeah. بس آخر لو باسي أمكرت باسي بابلين سكول وبابلين مدرسة وأنا مكرت كاريگری خوی هەیە. بعام دەرونجان ئەگەر دەتەوێت بڵێ بەم بڵێ وەڵا کاریگەری نییە نەخێت کاریگەرێکی زۆری هەیە بڵێ خوێندنی باش شوێنی باش جەوی باش زۆر کاریگەری لەسەر ئەوەی هەیە کە تو کە ببیە موزیش ژنەکی زۆر پرۆفێشناڵی جیهانی زۆر کاریگەری هەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەتو کەسی یەکەم مامۆستا یەکەم بە خۆت تا چەند بڕیار دەدەیت کە تو ڕۆشنبیر بی بە خۆت تا چەند بڕیار دەدەیت کە دەگەڕێ ژیان ئێستا ئاسانترە لەو وەکو باسم کرد لەو ڕۆ زۆر ئاسانترە کاتی خۆی تا چاوەسپی دەبێت تا کتابەکەت بەدەست دەکەت زیلی پێشەمە ئێستا ئەتو دەتوانی بە یەک لەحزە بە 30 ثانیە ڕیلێکی ئینستاگرامی ئەگەر جوان فکری لێ بکەی و بەس تەماشای بکەی چەند هێڵێکی هەیە چەند دووربینێکی هەیە چەند دەموچاوەکی هەیە کە دەتوانی سوودی لێ وەرگری ببتە دەرسێک لە بۆ تو بڕیاردانە لەسەر خۆت تاوەکو تا چەند دەتوانی خۆت بەرەو پێشەوە بی کە ڕۆشنبیر بی کە لە ناو کەلتور و وڵاتەکانی کە دانیشی بگەڕێی
تەنها گەڕان بە دوای مۆسیقا بەس نییە ئەتو پێویست بەوەیە بگەڕێ ئەو کەلتوری ئەو وڵاتەی چۆنە سەبەب چییە مۆسیقایان وایە چێ باشترین هونەرمەندی ئەو وڵاتەیە چێ باش ئەمن ئیشمە ئەم موزیک ژەنم ینی نالۆجیکە ئەگەر بزانم نەزانم هەر نا وڵاتەکانی چاردەورم چێ باشترین موزیک ژەنە چەند پارچە مۆسیقایان هەیە جێ لە مۆسیقایەکانی ئەوان بگرم جیاوازی دروستکەم لە مابینی ئەوان خواردنی ئەوان چییە کەلتوری ئەوان چیە جنجی ئەوان چیە ڕۆشنبیری گشتیمان پێویستە یعنی ئەمە هونەرمەندەکانمان پێویستە ڕۆشنبیری گشتی بن بەداخەوە لە زەمانێک دەژین ڕۆشنبیری گشتی وەزان بەس جلکە بەس سیارە ئەوە نییە ئەمە لە کۆمینێتێک دەژین ئێستا کە دەیبینی کۆرە دەرێەوە زۆر زەخمە بە فەیس ناوعی نییە یعنی پێدەچی کەسێکی زۆر کلاس بی پرستیجێکی زۆر بەرزی هەیە قسەلێکە دەکەی کورەوە بۆشە ئەو کۆ مۆزە بۆش لە ئێنە یعنی وەکو وابیا من ئایفۆنم پێ نییە برم کو ئایفۆن توجیم پێەیە کەڤەرەکەی ئایفۆن حەڤدەیە ئەوە مهمە کەسی دەبینی ئایفۆن توجی ئەوە کو دەبی ینی ئەتو چەند جوانی لە دەرێ پێویستە دوو ئەوەندە لە ژوورێ جوانبی ڕاست تو هەتا ئێوارێ ئەمن لە دەرەوە جوان بم بەڵام ئەگەر لە ژوورەوە ناخم ڕۆحم مێشکم زیرەچیم ینی بەتابەتی لەو زمانی ئێستا شەرماگەرەمە بەیەکەوە دانیشین نەتوانین دووشت لە یەکتری ئیسیفادە بکەین دوو زانیاری گرنگ بە یەکتری بدەین زانیاری نمایە تقریبان یعنی من لەگەر جیلی خۆم و پاشە خۆم و پاشە خۆم چکە برێم دەرێم پیرمە ینی بەڕاستی یانێ مە جیلمان بەڕێ کردیە تقریبا بەس ینی ئەم لەگەڵ مۆزوعیان پێ نییە ئەوجە نازانم لەوانەیە ئەوانەی ئەمن بەبەرچاوم کەت بن وابن خەلەکە لە من بی کەسی وام بەدەست نەکەوتی بەڵام بەگشتی لە چی دەپرسیوە دەڵێن ینی هەتەنها من نیمە و قسەی دەکەم بس دەزانی زۆر عەنتیکەیە یعنی ئێستا زمانی ئینتەرنێت زمانی معلومات بەس معلوماتی نییە زانیاری نییە کو ئەوە پرسیارەکەمە چونکە بەس ئەو هات تەماشا دەکە ڕێلز ئافتەر ڕێل ئەو هەیە خۆی مشکلەکە ئەوێ تەماشا دەکەی دەبی سوودی لێوەگری تەماشا مەکە لەوەی تەماشا دەکەی ئەخە فەرقەکە لەوەیدایە ئەدکشن والله برێمس نازانم ئەدکشنە ئەڕۆشتەکەم خوێندیە one of the biggest musician he had addiction he went through his music so much that he got over his addiction through the music through his work I think not just him several as well several of them حسب addiction ما هي بموسيقى موسيقى وكو خوي علاجه بخوي طبعا بس أجر أدكشني ترت هي يعني لا سمح الله مخدرات drinks whatever bad habits discipline بس ما كرت discipline so if you have a discipline you can control your life يعني هم ما نبي يعني جرامي أورد ببينه هم ما نبي ببني مايكل جاكسون هم ما نبي ببني ميسي يعني بس you are living in this life try to be a decent human يعني how can I explain يعني when you sit with some people يعني استفادك تبي خيرك أيوة خيرك تبي رايك مشكلش كشيء درون أو رجع باسم ذكر أو نوع هاتية نوع أشكالي بيعبوا هم مشتكى أو هاشم نقول ناكري إنسانك باشترين لاعب بي حلاق بي وستاي ديواري بي بروفيسور بي خبيري سياسي بي بند بيج بي سائق تاكسي بي سائق قطارج بي سائق تار ناكري أتلو تداخل يوم شيء ذاك كاشي من ليجر لبوي لو ذاكي ياك شيء خبير كاكا بباسي بكاك صراحة إيش بياخد هاد نفسش لا على قولة المصريين ليش تفتون ليش تفتون ما تقعد يلا بس ديما يعني خاصة أتو شارزال بواري كوملغاي مدني ناو أستوراني جينجا باريس أجل دوست إنسان دوست روك دوست طباخ حلاق أو هم إيشتسي ذكي ليقري ذكري إنسان دو شد بي نورمالا سي شد بي نورمالا
هندك زانياري هبي لها مشتكان هندك وها مشكلة نية طبيعية زانياري قشتي ضرورة لبو هم كسك هيبي أكيد والله وكو كاركردن وكو خو خستنا موضوعك خود ما خنا موضوع أيوة بيشان ديك تو صاحبي أو موضوع أتو عبقري له شيء وانية راسته يعني ليك نفسك يبدأ ريلاكس إيش خودك حتى الموسيقى جوية يعني ناكري باشترين ملحن باشترين قراني بيجيش بي تشوز عمرو دياب تسلو بين صالة نكتب توبيكا نكتب تاني توبيكا نكتب 5 هرب خويتي سلسة لصوتاني عربي ويانا سلسالة اللحن خوينية بس إيش خويدك respect بس قراني دري he's singing he's a singer and he's still number one استبرو بقري لسبوتيفاي لو نظام أنغامي لديزر ليوتيوب رقم يكا تسيل لحن ليك أشكا وردك دي تكست ليك أشكا أتو تكست كيدا نفسي لحنا كيدا دني توزع كيدا كي بخواه بدست بي موسيقى هكاش ليدي بخود كليبا كيلو خود دكي تصدق بس يافي أخي النبي أو يعني self-centered ها نظام أتوند أقل أتوند عبقريبي جايزة شي لجرامي جورة اللي بوتو دروز دكان اشتوانية مشكلة أما تازة باسي ميسي مانكا ميسي بابتني بس صاحب زام هيتس بيدكري طبعا أو كساني كلا تسار دوريتي هو كارم ميسي دروز بوا it's a cake we have everyone takes a piece so and you have to share work as a team exactly بس أوش تمان نية ديره نية يعني هركسك دوي بس إشي خوي بيشان دكا تا تداخل لك تداخل دكا نك بس إشي تداخل لك تيجي ده يعني أمن إسلام هيز نازل لسر آجلي بدمونه هيز معلوماتك مني بس آجلهم خوش ده بيوز دكا بيمبرم بيوز ده إما درزي آجلي كان نازل لو تداخل لك يشي تودي إشي منية يعني اللي نازانم كاللي نازانم غلط دكم أصلاً لو أنا خراب تركم متأكد ولو أنا دوك استاول من بكا إيشكي خراب تركم راسته وش دانيش اللي يقريك سجكه إيش خوي دكا راست هو الموضوع كما هر اشتشي ببيني قيتك بتاع معلومات ما لها بي يعني بعام باسكو ما قلك بابرو حتى استكاس عالمه يعني حتى توبان جويليات يعني سام اللي نظام أم الله نظام مثلا قرارات قرايا بريارة كان زو قرايا إسا قراري تحكيمي همونوية فار هي سنسر هي لنا inside the ball the line the offside line هموشتك had changed everything I don't know the rules يعني بيوزك أبريم نا بس بيم خوشة من نازان بس بيم خوشة أو باتو أجر قولك إيه جام يدرم زور جام أم بيم جام تو يعني هرونده راسته نا استهام كس خبير بي أويديتن تحليل لك أويديتن نازم شيل لكات همو مجالك همو مجالك استفادتك كان لسر سوشيال ميديا through trends و shares و likes و أوشتانا زور استخدام لك سهرة بيوايد يملك شتيا build your dream نالا be your dream don't be your dream dream your be أنا أو زي ليه كم زي برسال منك اللي بموضوعي ساكسوفون كي بس دي حزم ليه بو بزانم بدر لو هيك بعائله مثلا ميوزيشان هموتان هنرمندن ما شاء الله زور سباس لو بالذات مثلا ساكسوفون هل بجارد بدر لهمو فاكتور دري تشكا تأثيري مزور لسر يعني تأثيري فاميلي مزور لسر هبو معلمان خانة وادكم آميري فلوت دست بيكرد أمنيش وكو داكو بابم فلوتيش آميري شي فودارة هوائية ساكسفونيش هوائية دستو بنزيان ليك نزيكا اشتاشك باز دكم قد باس منا كرديا فلوت ما أزف داك اللي جروبي داد نشتم دنج ندما فلوت دنج ناسكا موسيقى كرديش شرقي بعام كرديش بتاعبتي الله موسيقى جنا كانيش زماني ما جنزبون دما مش خما بيشاندي تكنيكي زور منيش هرتسب كمان تنجي كمان
ئەوە کلارنێتی پێ ها دەقیژێنی ئەوە کەمانی پێ یقا هەموو بەقۆتن بەس ئەمە دەمامەوە ئەم دیار نەدەبوو کەرەگوتم بۆ خوارێ بیسەکسفۆنشی بینەوە کوپۆ بینەوەکەم هەموو دابینەک بێت هەر حەزیشم زۆر زۆر لێ بوو ینی باسم کردیە پێشتریش لە ماڵێ زۆر بابم گۆرانی ئینگلیزی جێدەگرت دەنجی هەبوو ئەو شتە غەریبە و دەنگە زۆر تایبەتە زۆر خۆشە جیاوازە زۆر حەزم لێ بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم یەکەم ئالەت وەڵا پارم لە بابمەوە گرت بەبیرم دێ بە $150 سەکسفۆنیش سینیم کڕی ئارە وەڵا لێوێندە ڕادەستم پێ کرد سەبر ئاسان بوو لە بۆ من چونکە هەمووش فودار بوو هەم پەنجەکانیشی دانانی پەنجەی لەگەڵ فلوتی نزیک بوو ینی تقریبا ئۆچی کڕیم دوای پرۆسی دەنجگەلێک گەورەی بە خۆش باشم ئاشم نەگۆ بەز وەختی زۆر ویستە تا فێر بوومە تا تێگەیشتم کەس نی دەزانی کەس سەکسفۆن دەزانی کەس نەبوو پێم برێ زۆر نوێ هاتەنەوە کەس نەبوو پێم برێ ینی پێشە من محاولات کرابوو ئیشکرا بوو بەس کەس نەبوو پێم برێ ینی پێشە من ئەو هەبوو شێرە هەبوو بەس شێرش ئەوش کەم بەکاری نابوو دوسێ جارێک ئەوش لە ئەوروپای بوو ئەم لە کوردستانم کەسێکی یوتیوبیش نەگەیشت بۆ حەدێ مەسەرەن 101 لێسن وەرگری یان نەگەیشت بۆ ئەو دنیا نەگەیشت بۆ شتاوەندەوە کتاب نەبوو منهەجی نەبوو زایتم دەکرد ئەمە هەندێک لە بە حکومی بابم هەندێک لە کیبۆرد دەزانم ئۆرگ پیانۆ مثلا مقامی حیجاز هەیە ئەو مقامی حیجازە داهاتم بە پیانۆی عەزم دەکرد تەمام سەکسفۆنەکەم دەهینە حاوەڵێم دەکرد بە تۆن ببینی هەتا دەمدیتەوە بەخوای ئەوها دیتمەوە ئەوجە تێک نەم دەزانی تۆنی دۆی لە چێن دەرا کە کڕیم زۆر ترێکە ساکسۆفۆنش دەبی دوومە پێکەوە داگری هەتا بچێ ئۆکتاڤەچی ئۆکتاڤی هەندێک تۆن هەیە مۆسیقا مێجۆر و ماینەر سکێڵی هەیە 7 تۆنە باشە بۆ نمونە گۆرانیەک لەسەر مۆسیقایە گۆرانیەک لەسەر نەهاوەند ینی ماینەر لەسەر می ماینەرە دەست و پەنجەت فەرقی هەیە وەکو لەسەر لا ماینەر عەزف بکەی ڕاست ئەوجە هەندێک جار مەسەرەن ئەگەر سی ئەگەر فادێز ئەمن پێدەیە دوگمەکان پێدەی پێدەرێن بە یەک پەنجەی دەبی سێ پێدەی بگرم بابا هەتا ئەوها عەزف بکەم ئەوەی بەردە ئەوەی دەگری ئەو جار ئەوها عەزف دەکەی زانیت کو زاری وا هەیە دوو قلت لێرە گرتیە یەک لێرە گرتیە بۆ ئەوەندە عەزف دەکەی دەوی زیاتر لە 5 چێ دروستی کردیان ساڵی 1998 لە بەلجیک کابراک دروستی کردی ناوی ئەدۆڵف سەکسە بەناوی خۆشی کرا یەکەم جارش لە داری دروستی کرد لە داری دروستی کرد وەکو تێست دوای نەزاحەت نینە کردیە کانزا ینی معدن 1998 بەلجیکیە ئەو ئالەتە لەو معلوماتت پێشەوەی بەلجیکا بێتە ناو ئیتحادی ئەوروپی لەسەر پارەی بەلجیکا نازانم ناوەی کەیچ بوو بەس ڕسمی سەکسیفۆنی هەبووە ماشەڵڵا ینی ڕسمی سەکسیفۆن ئەوها لەکنیان پیرۆز بووە چونکە ئەوان دروستیان کردیە لەکن لەسەر پارەی وان ڕسمی سەکسیفۆنی هەبوو کوڕ چاکە ئەوان دروستیان کرد بەس ئەمریکا کردیە مڵکی خۆی regarding everything بەجاز بردیانە exactly جاز سەبەب بوو و ڕۆژپێستەکانی ئەمریکا بە تایبەتی نەکرد ئەوە هەموو ئینسترومنت درامس بیس گیتار ئلکتریک گیتار عجیبن لە پۆپ لە فانک لە جاز لە سۆڵ لە ئارامبی لە هیپ هۆپ مەدرسەی خۆیانەوە چێس ئەوان بخۆیان اختراع هەمووی ئەوانە نمبر وانە ئەوە کەش تازە باشمان کرد گوتمان مەسەن کۆمیونیتەکە زۆر دەوری دەبینیتن ڕاستی لە بۆ بێگومان بەرەو پێش چوونیانش با بڵێن زەقکردنی ئەو شتانی کە زۆر مهمن لۆنەوەنەکە باست کرد جاز و
زۆربەی جانرەکانیت کە لێوەندەران سەری هەڵدا بزانە سیاست دەور دەبینی، ئەحزابی سیاسی دەور دەبینی، ئەحزابی سیاسی مەقسەدی بیسبینی هەردوو دەکاتە مەشهورترین کەس. ئەگەر زیرەکترین ئینسانیش بی مەقسەدی بیسبینێکە لە ناوت دەبا بێدەنگت دەکا. بەکار دێن لەو شوێنی ئەو وڵاتی مەوە هەیە، ینی واقعە مەبزم لە هەموو جیان هەر ئەو شتە تقریباً هەیە، بەڵام ڕەنگە لەو دەوڵەتەکانی third world countries زیاتر ڕنگدانەوەی هەیە. کۆمەلگا وەکو باسم کرد ئاین دین زۆر کاریگەری لەسەر ڕۆشنبیرێتی مرۆڤەکان هەیە. بڵێ جیاوازە بیرکردنەوەی ئەو دینە لە بۆ ئەو دینە جیاوازە، ئەو دینە لە بۆ ئەو دینە جیاوازە، ئەو دینە زیاتر گرنگی بە ئەوەی ئەو دینە زیاتر گرنگی بە مثلەن شعر دەدا. مثلەن دینی ئیسلامەتی زیاتر دەست خەتخۆشی تێکست شعر زۆر مهم بووە ڕاست. یعنی هەر لە کۆنەوە ئەو وڵاتانە بە تایبەتی وڵاتانی عەرەبی و حتا فارس وانە خەتخۆشی زۆر مهم بووە، شعر زۆر مهم بووە. بەڵام مەسەلەن ئاینی کریستیان ئاینی مەسیحی زۆر گرنگیان بە هارمۆنیدایە، کەنیسەکان دایمە پیانۆ تێدا هەیە، پیانۆ تێدا هەبووە، چارخەت خەڵک ڕاوەستایە وەکو کۆڕاڵ. ئەوان بزانە ئەوە شتەکە ئیتر کەسە بە ئەوەی خۆی، ینی ئەوە ڕسپێکت فڵی لە بۆ هەموو ئەدیانەکان، بەڵام جیاوازی کاریگەری خۆی هەیە و سەپۆرتکردن کە دەگەی مەرحەلەی وڵاتە چێوەها دائیمە وڵاتە گەورەکان لە دوو کەسەشی دەگەڕێن. ئەگەر زۆر گەورەش نەبی حاولەکەم بە خۆیان گەورەیکەن لۆ لەبەرەوەی دەبتە مەتریال کەس ڕۆژێک لە ڕۆژان جێل لێ بوون لە مۆزوعاکی ئەرجەنتینی ما عدا مێسی وڵاتەکە بەخۆی هەموو قووەتی خۆی داتە مێسی، ینی واز لەوێ بینی کابرا بەخۆی ئینتەرناشنڵ. پۆرتوگال قەت جێل لێ بۆ برێن پۆرتوگال بۆ شتێ مەشهورە کریستیانۆ ڕۆناڵدۆ لێ دەرچی وەیانە، ینی کابرا بووتە تو چەند گرنگی بەو کەسەی خۆت بدەی لە وڵاتەکەت کە قیمەتی بزانی گەورەیکەی ئەوەندە وڵاتەکەت بەرەو پێشەوە دەچی. ئەوەندە لەوانەیە ساڵانە بە ملیۆنەها ئینسان بستە پورتوگال لە بە خاتری ئەوەی کریستیانی خۆش دێ، نەک لە بەرەوەی پورتوگال پەتاتەکی زۆر خۆشیان هەیە وەیانە یان کەلتورێکی زۆر جوانیان هەیە. بەواستەی کریستیانی دەستی کەلتورەکەش دەبینیت، کەلتورەکەش دەبینی کە تو کەسێکت کردە ینی کردە پرۆداکت لە بۆ مەجموعەت پرۆداکتیت کە ما عدا support other generations to raise them to be footballer and players and good players, you know. Thank you so much. ئەتو کردە وازیهەکی بۆ هەمووی دنیا، نەک بەس هەموو دنیا. ئەتوات کرد ئەو کەسە کە کردە قدوە لە بۆ نیو جنریشن کە وەکوی صحیبن، حەزیان لە ریاضە بی، حەزیان لە ژیان بی، حەزیان لە سەرکەوتن بی، دیسپلین هەبی، بالضبط ڕۆتین. ینی ئەتوکە ئەو کەسەت گەورە کرد کۆمەلگایەکەت بەرەو پێش چوو. ئەتوو کا یەک کریستیانۆت هەبی کا 5 کریستیانۆت هەبی کۆنتترۆلی هەموو گۆی زەوی دەکەی. ڕاستە مەتاکیت لە کنەما ئێستاکە مەسەن ئەگەر بێت تماشە بکەی احتمام پێ دەدرێ بەس تەرەقەکەی فەرقی هەیە تەرەقەکەی زۆر فەرقی هەیە لێ ئەوانی کە مەسەن بەڕاستی تالنتن لەناو ینی بزر دەبن، زۆر بزر دەبن ینی بەڕاستی ئەتوو ینی بەڕای شخصی خۆم زۆر ئەندەڕێیت کرێ، زۆر ئەندەڕێیت کرێ. گرنگ نیە لە بۆم ئەم لۆ خۆم دیکەم. I know but you deserve even much better. ئەمە تەنیانی ماگال لێبی. I know لە من زۆر زیاتر و باشتر و زیرەکتر هەیە کە گرنگیان پێ نادرێ. لەبەر ئەوەی ئەتوو وڵاتەکی کە ئەمن بۆ نمونە ئەمن وڵاتەکی وەکو ئەمریکا بم 200 ساڵە 250 ساڵە دەوڵەتم پاسەپۆرتم هەیە، ئاڵام هەیە، تەواو هەموو شتەکەم هەیە، بە قوتم قسەم دەڕوا. لەو حاڵەتەی پێویستم بە سەپۆرتی حکوومەتی نابیتن و نسبەی سوکانیم عەدەد سوکانی کەپاسیتیم زۆرە
individual زورا بمسن 600 مليون کەس نازم سنده زورا وایە اوكي ئەو وەختی کۆمپانیا بەخۆی دێ کەسەش دەبینی زیرەکە دێ کۆنتراکت لەگەر دەکا بەناوبانج دەکا ئەلبوم پێ دەفرۆشی دەبتە سوپەرستار باشە بەس وڵاتەکی وەکو من کە ئەمن ئاڵام هەیە و کەلتورم لەناو دەچی و مەشاکلم بە مەعادلی هەیە چاردۆرم هەموو مشکلەیە ئیقلیمەکەم لەناو وڵاتەکی کە ئەویش مشکلەیە یعنی حتا ئەویش برێن باش نییە ئەویش مەشاکلی هەیە وڵاتەکە مەشاکلی هەیە ئەقلیمەکە مەشاکلی مادی معنەوی و ئەطرافیشت هەموو مەشاکل لە بۆ تو بەرەبرە لەناو دەچی فتو in this case پێویستە حکومەت سەپۆرتی شتەکان بکە وەک ببینێتەوە ئەتلیست ببینێتەوە ئەگە بەرەو پێش نەچی ئەتلیست ببینێتەوە لە بە هەندێ بزانە کۆمپانیاش نەزاحەت ناینی ڕاستە کۆمپانیا ئەوە محاولات کرا بەس نەزاحەت ناینی لە بەرەوەی نسبەی سوکانیت کەمە عادەت سوکانیت کەمە ئەتوو بەچ پارەی بە من پیا دەکەی کو پارەی بە من پیا دەکەی بە من تکیتی مفرۆشی کە ڤیوی من لە پلاتفۆرمەکان زۆر بی کە ئەتوو هەتا ئێستا عیلاقاتێکیەوە بەقوت دروست نەکردێ مابینی هەموو پارچەکانی تری کوردستان و لەگەر ئەو وڵاتەیە کە لەگەری ئەتوو ڤیوت ناستە سەری کە ڤیوت نەچوە سەری کۆمپانیاش دەرێ لای ببوورە ئایکان بزنس حەق خۆیتی لمتە دەگاتەوە لمتە خەڵە زیاتر ناتانێتن خەڵەسی تەواو تو لێرە تووشی ئەحبات دەبی نازانیت بکەی واز دەینی سوار بۆ عیب دابەزین دوعای واز ناینی ئەو هەیە بەس ئەمن بەش بە حاڵی خۆم ئەم بە چاوەشی کە تەمشا وەزعەکەی دەکەم ئەمن ئیتر لۆ مهم نییە چێ جێ دەگری چێ جێ ناگری چ دەبی چێ سەپۆر دەکا چێ سەپۆر ناکە ئەمن لۆ خۆم دەیکەم باشترین شتێک لۆ خۆم دەیکەم و دێخەمە ناو سەبەتە هەیە سەبەتە ئەمن یوتیوبی بە سەبەتە دەبینم وەڵڵا دێخەمە ناو سەبەتە یوتیوبی یعنی پلاتفۆرمەکان بەعام ڕۆژێک دێ دەرێن باش بوو یان خراپ بوو ئەوەی کە لەسەر بوو کردت باسیێستا ناکەم باس پێشتریش دەکەم ئەوەی کە لەسەر بوو ئەمن ئاگام لە لێوە دەرم هەمووت کرد لێ گەیشتی ئەو ڕۆژەی هێشتا حەزم لێ هێشتا شتێ بیکەم شت زۆر زۆرە بیکەم کە دەمەوێت بیکەم و دەشیکەم بە پێی توانە بە پێی کات سەبر هەمووان دەکەم ئەوەی حەزم لێ ئینشاءڵڵا ئەوەکە بگەمە یان ئێستا کە باست کرد مۆزوعی بزنسەکان کە مەسەن زیاتر نەزاحەتیان نەهینە لە بۆ پێرسۆنەل مەنیجەر حتا بەرنامە تەلەڤیزیۆنیەکانیش دەرونجان کۆمەڵک بەرنامەی تەلەڤیزیۆنی زۆر باشمان هەبوو فلان ئایدڵ و فلان دەنگ و فلان نازام چێکە تداخل دەکا نا گۆرانی بێژی دروستکەن گۆرانی بێژی نوێ for people like the voice like American Idol ئەوانە لێرە بەس بەرنامەکە ئیدامەی نەبوو لەبەر چێ لەبەرەوەی نسبەی کەمە نسبەی مشاهد کەمە نسبەی حەزیش کەمە بۆ حاڵەتەی بیتن ئەمە چارەسەرەکە دەگەڕێتەوە سەر یەک شتێویش هەموو کۆمەڵگەکە کامل نەک بەس لەلایەن مۆزیک هەموو کۆمەڵگەکە کامل پێویستە لە سەیران کە ئیش لەسەر خۆیان بکەن مۆزوعی ئەوەرنس مۆزوعی وعی و لەگەر مۆزوعی مەسەن دیسپلین کە باست کرد ئەو دوی کە زۆر تەرکیز لەسەر بکەن بە تەکید فەرق دەکاتن یعنی ئەو دوو شتت ئیش لەسەر کرد وەکو خود دەتوانی مەسەلەن چانس بدەیە چەند شتێک کە مهم بن کە بەڕاستی عنی تاالن کە بەڕاستی مەسەن استفادە لە بۆ کۆمەڵگەکەی بینی ئەتوو دەچی وەکو ڤۆڵنتێر ئەوە دەکەی سەپۆرت دەکەی ئەو چ بە لایکێک بیتن چ بە دۆنیشن بیتن بە هەشتێک بیتن بەزەمە حتا ئێستاکە بەس ڤیوەرین هیچ نینە دیسان دڵێمەوە دەرونجام زانە ئەمە باشتێک نمونەش چکت دەمێ ئێستا کە وڵاتێکی گەورەی کە نسبەی عادەت سوکانی زۆرە نسبەی دانیشتوانە زۆرە زۆر ئاساییە ڕاپ جێگیری خۆی بەتەنی هەبی دیجی هاوس میوزیک جێگیری خۆی بەتەنی هەیە جاز جێگیری خۆی هەیە ئۆپێرا و کلاسیک میوزیک جێگیری خۆی بەتەنی هەیە ئەمە هەموو جێگیری خۆی بەتەنی هەیە بەس ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە ئێستا هەیە ئەوەیە کە ئێستا هەیە
اتو 300 مليون اعتيادي دابش بيساهم ليه استشتك دروز بوا سينا كان بحساب اوانا روشن بيدن ك دسنا دري وجيان they love life او جماعتها هميان دسنا دي جي باورم بيبكا ستا هشتان ليان بپرسا حزيان لدي جي نيا بس لبروي بويتا موديل يلا همش بابسين هم رجع ما دسنا دي جي يعني هم اوهانا دزانم ديب داون ان يو تدرويدك يعني والله حزن لينيا راسته لوان مشكله تشانس نادن اخوان باجي له هارد روشي بقري باش كم حزستي باش كم حزيدسته كلاسيكال ميوزك جي بقرا انز برونا او كوميونيتي اما دبي يجي له هم وان بقرم يعني اويش وكو ميويه I will try all of them and I will decide at the end I love apple كاكا orange my favorite اويا راسته اتو زاري هيز نبو اتو زاري موسيقى كلاسيكية مزبوط نية اوبرات نية موسيقى شرقية طاونية 1 مليون آواز اللي تزرع 1 مليون آواز بخود زيد آخرنا والله بخواي اتو زازد نية او ستيب يعني استل اتو دنيا اوروبا امريكا ستيبا مراحلها كلاسيكيان طاو كرت هاتنا ناو زازيان خلاص كرت هاتنا ناو فانكشان خلاص كرت هاتنا بوب هاتنا هاوس هاتنا تراب هاتنا نظام ستيبا استحقودي كابرا دي جيبكا بس اواني ان كرديه وماشا وسبورتش دكري وكومبانيا هي واودينس هي بس اتو هيس نكردي انا هو شواتي وشواتو لحد خص باسكليش ناجتيا يكسر رانز روفر السلفليدي اخي نابي لو كان دي نابي زرر دكي اوش زررها اتو دا منطليا اتو موسيقى زين تأثير لسرتو هي تأثير لسر روجاكات هي لسر جيانتي لسر مستقبلتي راسته يك موسيقى يك هنر يك برهمك اگری هي نفرت باريس اللي خوكوجي يعني اشتر براستي رويدا عليه بازكم يعني بيدنا اتو تيكل دريش شيلن بترشا اخر لها مو دنيا نيشتيوا مثلا نمزانيا كابرا يعني با هابرين كلاسيكال ميوزك يوجوالي خلشي دولمنت دكتور انجينير او كلاسك درواتن دادني شي بزك شي خاين وعمري شي حتى عمري شي سيفه ما فوق يعني سيبر السلوى دادني شنو جيد انه حزين ليه انا منطقي كابر عمري 30 سنه عمري 50 سنه لسه دي جي خليك نشازه هل نشازه نبي او يك دو بالقران حزن لينيا لما تكتب القران كسشي لي معزبي او كسبي لي واخذ يسوي عنده دويا والله ويا راستيا اولا لا يعني يان سبرم كوبرم شتيت كي جيلي نبوه شتيت كي دديتيا يكسات شتي عندك وبويتا موديل يعني ناكري اتو نظام يعني دبي العافية درجات دبي درجات بي يعني اعتيادية أمن عمرم 18 19 20 21 22 20 حتى 25 يجي بتسمع نايت كلابي زون نورمالا بس كتشوية سي وانا باش تديش ناتاني مسألة باش إيشانية باوركا مسألة يعني نشازي أتو نشازي لو زي راسته بس يعني دزاني مشكلة زور قورة مان هي عموما لو هم community كا their awareness is very little of themselves يكمزار باشا that's why like you see them they become teenagers at the 50s or 40s and that's why they visit these places exactly you have to know your value they don't know your value your age حتى dressing should be changed when you were 20s يعني your hairstyle everything يعني دبي لك عمري خوت وزيدي خوت وزماني خوت بروي give a chance for other generation كاكا it's not your generation واسبينا او هم تشون استاك خريجي سوزان دكتور ودنتست وانا وينت
چەند دەرون هێڕۆژە فکرمە مۆزعی دەکردەوە گەلێک زۆرە احتراماتم يعني لەگەر with all the respect for all the doctors يعني بس ئێستا شتێکی عەندیکە دەبینم پێشتر کەسێک دەیانگوت دکتۆرە ئەوها تەماشا دەکرد يعني چاوت ئەوهای دەهات واو دکتۆر زۆر کلاس بوو زۆر مهم بوو يعني خەڵک دەیگوت ئەو گەلێک زیرەکە عەبقەریە زانین چەندی خوێندیە چەند ماندی بۆ لە حیات هەتا گەیشتە دکتۆری ئێستا ئەمن دکتۆر ڕۆژ نییە 1 ملیۆن دکتۆر لە ئینستاگرام و تیکتۆش نبین وەرەندات ئەنساکەنیوە لۆ هات لە خۆت کردیە الله ڕاستە يعني اوكي ام تدقم اعتياديه نورمال الريكلام لو خود بكي بيوست بيا كاستمر زياد بكي نورمال بس انك او ها يعني او طريقينا شكا سكري زور 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 حرزة توبري بالخوض قلت حر زور يعني نظام كو يعني maybe I'm too old I cannot لا موضوعك دوشته بس دي موضوعك يكم يعني attention دومش يعني attention بارا هردو چی زور بشری دگورن بدرجیه مشکل زين اللي چندره درون اوی که the people who needs money they don't do it exactly the people who has real money they're doing why you have enough والله I know you have enough دربي نبخو بس greedy يعني ديتت أو روجانا لو مانجا تمباران درديتيا what for يعني it can يعني make several generations lives perfectly and it's more than enough but greed الطمع أو مشكلة سياسة توساند سياسة توشيست بينز تشيلو بس زير بوزير أجر لقل لو هركسك لهم عراق يقال لبي زير بدي هم حياتي تدقوا من أونا عندنا ويرا كيف كنا ذاك مودي تانجو بس الله آية درسنيها نا درسته والله درسنيها مشكلة أول شكلك زو بشعة يعني حتى أول ما بقيت واي استاكد يعني بس دي مشكم تكتب ناتن انسيب كموا عن زور هاي imagine دك ناتن ان imagine بكي ناتن ايرور ده ايرور خيره والله اها الزنبي خرشي ما كده عادة بودكاست كان يعني ابسود كانت أو عين أوديت وش قلت don't love your job يلا بس زار زفخ زيادة الفني بها هو دارم يعني السيستم يقول لهم ندابي يعني ساكن نكرد بي خراب يعني خلاص لا بالعكس أما بخط وزي ما قال لي يعني هدفي الرئيسي أيونتيا وعي بدينا أو نفراني مثلا كتازة جنريشن نوي كان كبراستي زول ايباد مشغولن دمانه قيتك لو زوني لام بدين بين اگان لدنيا استابيتن لراس لكان سدا گزيرتن emotional awareness mental awareness اوشتانا بخوما بيدا تيبرينا وبخوش من تطبيق ما كده راسي زور تقريبا 5-6 ساله لو حزمان لي مثلا نفري او ديلنويا استفاده لي كان توزك بابلين لستراك برون و درون دمیز اوی باز کم قد هیچ شك بيرفكت نابي وهيش شك بيرفكت نية همش لك طبعا كم كورير هي واكيد يشبع اون دخل لوني جليد ليبكا اون دخل دسخوش لينك as usual هلا وهاي بس مهم برداميتها اما یک دو پادکستی تو اینگو دیتی هم بیک و زور خوش بوا زور رملی و زور پیجوان بوا از دونه ملاحظه ولی که دونه علی انتمونا و ایتام شام کردن گفت بقرآن واقعا پینا ما لقيت کلی ما خرجی دعوت لك والله راست مش لك باش نقول ما شخصي لك محاولة دكين دزانيكو أو بودكاستا يعني فكرة رئيسية إيما داد النيشن قصة دكين چونك عادة روجانا دروزو مشغولة زي إيش دكان باشا
دين قصيدة كان بس نو ما قصيدة كان أقصدك وقف بزنابي لا دزاني هندك روجانا درون زور مشغولة هدنا طاني قصب كين فأو يك ساعاتك حفتانا زور باشا وكيش تدهات الرياضة تزدي ولو تجني هنا كالجدة في السينما قلبوا دست شبكم تسيدة ديوا أمنيش تسيدة ديوا أتناي دي قوشتني خوشة كاتي قوشت من هذا ديانيا صادم خوشة با بالزوق قلبوا إلا خوشة أنا بخوش قرب بسر والله داروا ميداني الرياضة كده تزعيف بيوا أو كاتي قوشت من هذا خوار أريد ويش تشقوش ناخوي أو أمني قوري والله وش دخوا ها دخوا مزبوطي دخوا سيدك قوري كنت تقدر زاني قوم داخل شيء جن عيد أخذي باشا في سيارك ورزش يا موسيقى أو بسالمنيش كنا نعطام جواب الدم الله هردك هيك بلاي نعطاني أجا موسيقى أنا با أو ندبو أجا أي جنبي موسيقى ناميني you need the breath for your music right I need أو دزاني أما هم روجك دزاني running دزاني أقدرم 4 to 5 kilometers every day every single around 25 minutes to 27 minutes every day and I needed for my breath to يعني to be continued yeah. exactly and if there's no music while I'm running if there's no goals that I'm thinking of when I'm doing cardio or when I'm doing CrossFit these goals I have in my head يعني نابي It doesn't work both and I'm Gemini I'm two different persons so I choose two different things two great things true يعني باشتري برامنيش يعني which is you hate Gemini ونيا I don't hate it I love it لا والله أو هنبوم بس ساعات بين جمن دراما بالجيم أو هابوم بيشتر بس لقل درون نازانم تكتشو والله أنا دريت you hate Gemini Gemini no it wasn't me but I don't like the Geminis in my life okay فرقي okay not personal though كل قالك بيبختنا هلا قول الجاج ما عندك قرب سيا كم زادتي قوتي I don't like Gemini دزانيكو don't judge Gemini you'll judge no دزانيكو for my personal experience all the Gemini people in my life يعني I'm traumatized by them والله that much that's why but I didn't say that back then it wasn't me باش أنا مهم يعني مش جمناي إن شاء الله أمي مملكة دي لا أتمنى تكذبي No mashallah he's that kind of person that you see that he's tough and he is tough actually and that he is too strict and he's too this and that he doesn't have an emotion but when you go and actually become his friend يعني super emotional not super emotional he's very different he's really sweet thank you so much I wish I could know you that much I know him that's what I'm saying بعربي دلين انطوائي اجتماعي أنا هيش تقريبا in my circle أنا أكثر واحد اجتماعي بالكرة الأرضية فاني نحكي كل شيء برا لا حياتي أنا ما أعرفك وأنت ما تعرفيني صحيح flat why would I should give any reaction or anything True. I don't need and you don't need it as well يعني I don't know you to true I get you you get the point right so I get it he's sweet with me all the time but only when he is my coach he has that's to that's his job he has to he's different yeah this CrossFit by the way it's a CrossFit it's مقتبس from army from gymnastic from bodybuilding from powerlifting from weightlifting and it's a army workout yes so it's army just imagine I heard the name and decide كاكا عسكرية بالضبط عسكرية بالفعل يعني وش خوي ده انت يعني تغسيلي لي نكرت بيزنا عشان like that والله نبي هي كروسفيت بكين hey pull up bullshit pull up بزاني بكا exactly it's you have a goal مثلا 5 rounds in 15 minutes you have to finish 5 rounds
يعني try to challenge yourself. Try to be better and better and better. Challenge yourself. You 5 rounds in 15 minutes. Try to finish it. يعني why not? والله I'm tired. Go home here. والله باخد شو دستي قلت. والله take a rest. حتى اسمعني بي full energy بي كمان خدك. راستا. ما شاء الله مالتي تالنتيش. يعني هبزدي رول موديل اللي بوزونا في هيك كلام خلت نفسي بنفسي. لا أقول هاي مو خلقة ربك. بيتز قال له وش تاني كمثلا استاكد زور ما نقول يعني تسمع ها دقق معي أو بيصير زور حزم لي بلا تستبري والله من الحياة خو مودك سمنا كرديا الحياة خوش مودك ضل خوشنا ولا برنامج والله أما زياد بو خوي والله أما زياد لو كان برنامج كم كرد عزلبو قلت كاكسي بس نيسا قلت بوخر عند قضيات النار بس كان زبري نقول كل ما كل دقق بو خوي إيه بري دقق معي من دققني مش رمي مرتاح مزور الحمد لله. بيتز قال له مثلا موسيقى و كروسفيت ورزش أو شتاني كمثلا عادة تالنت يا كم زايج باسم كنت بس أقول هم اللي دربيني تشتك هي براستي يعني يرمتي داتن كبخود بكاري ديني حتى أكو نفسيتي خود بالانس بهيريو جي قلت لنا موسيقى سعر هاشتن هوايات ما بتني زور زخمة هوايات ما سعر هاشتن بتنيش بوخوای زاری واه ئەمن چارجا فڕێسە و بیستی لێت دەم هیچ سەبەبیش نییە بەس جێ دەگرم و فکر دەکەمەوە و مرتاحم ئەشیای پیس هەموو دەڕوا ئێنەرژی هەموو دەڕوا زۆر خۆشە ڕاستە بەجددی وایە سارە هاشتنەکە بڵێم سەریع باژەوە نا هەر بەس باژم سارە هاشتنەوە ئەوەیە بەس ئەگە برێت تاالنتی کە چت هەیە بێزگە لە مۆسیقا ئەوەی هیچ تاالنتەکەم نییە هیچ يعني مثلا ختم خوش بينا رسمي بزام كمنا استاج لمرحله هشتيما خرج روج مثلا هي تالنت مني لشتيت كان شاخ وداخ هي بس اويك مثلا هادئ بمو ريلاكس بم خواردنيش الله خواردن خاصه دولما خوشترينشتك دولما قلتي برادر دولما زور او دولما كردي بريتسه دنياي تر دولما بتني هانابي دولما باراسوي لبمبي والله رابع برسيد دعوتي طلعت نيكست تايم باراسو كان عندك زياد سوتابي دولما كبني قلت بنيا وشي قوشتك هناك خرست اوابك لقى باقلي او ايه اكبر داخ ماستاو باوا قزوان الله أكبر ترابياز بيبرتيج تور كروز لولا ماما نشتريها ها بيداد أما دائما دايت وترتيبات وخواردن أولانية بس كدول ما ديهيت دايت شيء صار شابني ده دول الناس دارا دول ما قانوني تيبر عندي ني زو خوش دول ما بينا ملقعة يلا بينا لقعة بقرآن لكاتي كروسفيت أو توصفتك هركي هذاك دول ما نابي باشوي هيز بري هيز بكي بس باردي ستريتشي باردانو يك تاي شينش لوبي الله جيش بخوي عسرانا خوش تاعك drunk by default دبي راس جيش دبي راس دخيلي خوش بو يا ربي بخير بي أرى والله زور خوش بو زور سباس بس دي خانة تشجبي لو ممنش بي لقر ممنون قورية لبو منك لبودكاست يوتيوب ما زور خوش حال زور سباس لو وقتان لو برنامج خوش إن شاء الله برنامج دبنو رزاتان ذاك مگر خلق تان هنا أتليز لأستي خوتان بي هاتش تان هنا بعده أستي بي يعني أو هاي المكان أو صندوق في المكان we're trying all the best for you والله you deserve all the best great couple great personalities والله I love you guys والله we love you too and I love your music I want to come soon
to another concert and hear your music, because I heard it that night and I still remember it. I am preparing for an album of my Funkawari project. Amazing. When I finish the album, I will publish it. After publishing, I will make a big concert, inshallah. So you guys are invited. We're coming. First seat. تسمى بودكاستك. لا I will make inshallah make a good concert. inshallah. For announcing the album of the. I'm so excited والله. Good luck. Good luck. بس فانكواري ما نكرت بس. It's a funk and wari, Kurdish and Mesopotamia with the funky style. 1 2 3 طار. أو تيجيش. دست خوش بزور سپاس حياتم بزی تأكيد زور كس استفاده لي بردقري خاصة نو تزيلينويا يعني بس دي بيوستان بخبري يعني وكو بابلين جنريشن خوما ميلينيال هزدا كان فعلا بيرو هذا فرق معني بخوي صار صعب فرق. Anyway guys, thank you so much and thank you too. Last thing, don't job. Love your job. Love what you do. والله دي كم التايتل Don't love your job. Don't love your job. Job your love. And guys, if you want to listen to the funniest episode so far, it's this one, you know? Inshallah. زوز بخيرات إن شاء الله. دست خوش بي. سباس. داد بيني إن شاء الله. إن شاء الله. See you next week. ممنون.